پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جارێکیان پیاوێکەدا بەردەمیە کەڵەگەت زل جلوبەرگی جوان سەر و هەیکەل و سیمای جوان پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەو پیاوە چۆنە بینن هەموو سەحابەکان ئەڵێنەوە پیاوێکە قسە بکە گوێی لێ گیرێ بڕواتە داوای هەر ئافرەتەی دەنێ لە هەر جێگایەکە بیەوێ شوێنی هەیە هەرچیەکی بوێ لەم سەرزەویە لە ناو خەڵکیە لە ڕێز و شکۆ و بە گوێکردن و گوێڕاڵیکردن هەمووی دەسەکەوێ بێدەنگ بوو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پیاوێکی کە لێوە ڕۆی تۆزاوی خۆڵاوی لاواز پشت چەماوە فەرمووی ئەی ئەوەتان پێ چۆنە سەحابەکان وتیان وەڵاهی ئەوە قەناعەتم نییە گەر هەموو مەدینە بگەڕێ ژنێکی دەستکەوێ ئەگەر بێوێ ژن بێنێ هیچ کەسێک گوێ لە قسەی ناگرێت لەو قەناعەتیان بچێتە دەرگای خەڵک پاڵی پێوانێن دووریە خەنەوە لە خۆیان نانەوێ هەر ڕەفاقەتیشیکەن پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی هذا ئەو پیاوە چەماوە ئەو تەبوو تۆزاویە خەیڕ من ملء الأرض من هذا ئەو پیاوە مادام پیاوێکی پیاوانەیە بۆ خوا سڵحاوە دینی هەیە ئەخلاقی هەیە خێزان و عایلەی خۆی ڕاگرتووە باشە ئەوە پڕ بە زەوی لەو ناپیاوەی ترە هێنێکە ئەو کە لە زلە و هەیکە لە زلەی پێوە بوو بەڵام دەسەڵاتی نەبوو بەسەر عایلەکەی خۆیان لە ماڵەکەی خۆیان پڕ بە زەوی لەوا هێن ئەگەر پیاوی پیاوانەی تۆ ڕاوەستاوی بەسەر ئافرەتەکانتەوە ئیتر ئافرەتە ژنتە ئافرەتە کچتە ئافرەتە خوشکتە ئافرەتە دایکتە تۆ ئەبێ ڕاوەستاوبی بەسەریانەوە بە دوو شێوە شێوەی یەکەمیان لە ڕووی جەستەییەوە هەرچێکیان پێویستە لە نەفەقات و لە پێداویستیەکانی ژیان بۆیان دابینکەی نەوەک بەرەڵایانکەی لەسەر جادە بڵێ بڕۆ خۆتان پێیکەن قەیچێکە با ژنیش ئیشکە نا ئەوە بەڵگەیەوەیە کە ئەو ئیشکە ئەو قەوامە ئەو پیاوە تۆ ناپیاوی لە ماڵەکە باشە بەشی دووەمیشی قەوام بێ بەسەر ئەخلاقیەوە بەسەر دینیەوە دین و ئەخلاقی ڕاگرێ کورە هەر قەوام بە بەسەر مۆبایلەکەیەوە قەوام زعینتی یانی ڕاوەستاو بە بەسەر مۆبایلەکەیەوە سەیریکە واللهی پیاو هەبێ پیاوانە قەوام بێ بەسەر مۆبایلی ژن و کچ و خوشک و دایکەوە واللهی لە سەتا هەشتای بەدڕەوشتی ئەم وڵاتە کەمەکە هەمووی ئەوەیە ئاگای لێ نییە دەبێنە 50 پیاو هەسێ بڵێ ئاگام لێتی لە هی هەمووی کۆدی هەموویم لایە نابینی لە ناو هەزاران پیاوە بۆیە هەمووی ئاوای لێ هاتووە ئەوە یەتە بەردەسیەمەوە بۆمانە هێنرێت و ئەڵێن وەرن فریامان کە و چارە سەریکە سەرسپیە بێ لە ئاسیا نازانی چی بکەیت نازانی چی جواب بیتەوە چۆن بڕۆی بەسەردەمیەوە سەبەبەکەی چییە ناپیاو لە ماڵەوە بوو هەموو ئافرەتێ کەلارە بێتەوە بەدڕەوشتە بێزان چییە سەبەبەکەی سەبەبەکەیەوەیە پیاوەکان لە ماڵەکەیە پیاو نین وەک خۆی ژنن ناتوانن سەیتەرەیکەن ناتوانن کۆنتڕۆلیکەن بۆ ئیش لە دەست دەرەچێت کاکە قەوام بە بەسەر مۆبایلەکەیەوە هیچ نەبێت ئەمە دڵپیسی نییە ئەمە پاراستنیەتی لە بەدڕەوشتی ئەمە پاراستنیەتی لە ڕێکخراوە فاسیدەکان کە سبەینێ توش بوو خۆیان ڕایکێشنە ناو خۆیان و لێوە بیبن بازرگانی بە جەستەیەوە بکەن ئەمە دڵپیسی نییە ئەمە پاراستنی ماڵ و عایلەکەی خۆتە پیاو بە الرجال قوامون على النساء پیاوی ئەبێ ڕاوەستاو بی بەسەر ژنەکانی ناو ماڵەکەتەوە نەوەک لێگەڕێی هیچ حەقێکت نەبێ